دێژینی میوزیسیان تاکە کچە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق ئامێری کۆنتراباس بژەنێت. لەو بارەیەوە دیسکی هونەری کورسات نیوز راپۆرتێکی دەربارەی ئەم خانمە بۆ ئامادەکردوون بینەری بن. کۆنتراباس ئامێرێکی ناوازەیە لە کۆنسێرت و ئۆکستراکاندا ڕۆلی سەرەکی هەیە و زیاتر بۆ ژەنینی سۆڵۆ بەکاردەهێنرێت. دێژین تاکە کچە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقیش ئەو ئامێرە بژەنێت. پەیمانگای هونەرە جوانەکانم تاوا کرد بەشی میوزیک. ئەستا لە کۆلێژ وەرگیراوم لە بەشی میوزیک عاسف کۆنتراباسم. کۆنتراباس ئامێرێکە زۆر بەدەگمەن ئەیبینی لەبەرەوەی قەبارەیەکی گەورەی هەیە و هەڵگرتن و بارکردنی ئاسان نییە. کۆنتراباس ئامێرێکە بە تاک نایبینی زۆر بەدەگمەن ئەیبینی زیاتر لە ئۆکەسترا و لە گروپ و لە تیپەکانە ئەیبینیت. بە شانازی و ئەڵێ من یەکەم کچم لە کوردستان و لە عێراقا ئەم ئامێرە عاسفەکەم پێشتر ئاسفێک هەبوو بەڵام وتیان ڕۆشتۆتەوە بۆ ئەوروپا. کۆنتراباس ئامێرێکە دەنگی گڕە لە هەموو ئامێرەکانی کە دەنگی گرترە و ئامێرەکانی کە زۆربیان دائنیشن بەڵام کۆنتراباس زۆربەی کات بە پێوە عاسفەکرێ یاخود لەسەر کورسەیەکی بەرز زۆربەی کات سەعات 2 سەعات هەنە جار 3 سەعات کاتی پرۆڤە بە پێوە ئەوەستی کە وای لێ کردووە ماندووت بکات و لە هەمووی گرتتریشە و پێویستریشە لەبەرەوەی پڕی ئەکاتەوە کۆی ئەکاتەوە دەنگەکان. لە پەیمانگا لەسەر ڤۆکەڵ بووم بەڵام مامۆستاکەم بەداخەوە ڕۆیشت هاوڕێیەکەم هەبوو ناوی هێوار بوو خۆی لەسەر ئەو ئامێرە بوو زۆر بە منی و تۆش بچۆ لەسەر ئەو ئامێرە و باڵە و بەرزە و زۆر باشە. ئیتر خۆشم حەزم لە ئامێری تاک بوو ئیتر منیش قەنەعەتم کردچوومە سەر ئەو ئامێرە. پەیمانگا زۆر پشتگیری کردم و مامۆستاکانیشم زۆر پشتگیریان کردم. دێژین خۆشەویستێکی زۆری بۆ ئەو ئامێرە هەیە و خوازیارە لەگەڵ ئەو ئامێرەدا بەردەوام بێت. بێگومان زۆربەی کاتەکان وان پێیاڵن ئەڵێن ئەو هەموو ئامێرە هەیە بۆ ئەم ئامێرە گەورەیە و هەڵبژارد. بەڕاستی ئامێرێکی گەورەیە ئاسان نییە هەڵگرتنی زۆربەی کات ماندووشە بم بەدەستیەوە بەڵام زۆرم خۆشە ئامێرەکە ئەنی هیچ پەشیمانیم کە ئەمە هەڵبژارد. زۆربەی کات ئەڵێن بۆ ئەم شتە گەورەیەوە هەڵبژار خزمەکانم وا ئەڵێن بەڵام کە لە کۆنسێرتەکە ئەم بینن بە هیچ شێ ئەو قسانەی تر دووبارە ناکەنەوە ئەڵێن زۆر باشە کرد زۆر باش گونجاوە لەگەڵ خۆت. تا ئێستا بەشداری لە چەندین کۆنسێرتدا کردووە لەوانە کۆنسێرتی خانمە گۆرانیبێژ هانی موجتەهیدی لە شاری سلێمانی کۆنسێرتەکە سازکراوە توانیوێتی دەنگی ئەو ئامێرە ئاوێتەی ئاوازەکانی بکات. مەخۆم بەتەنیا کۆنسێرتم نەکردووە بەڵام لەگەڵ زۆربەی تیپەکانە و لەگەڵ پەیمانگا کۆمەڵی کۆنسێرتمان کردووە. پەیمانگا زۆربەی ساڵەکان کۆنسێرتی ڕێک خستو بۆ تەلەبەکان ئەنی زۆر شتی جوانیشمان کردووە و هەنێ لە تیپەکانی سلێمانیش زۆرم پێخۆشە ئاگاداریان کردومەوە بەشداریم کردووە لەگەڵیان. لەگەڵ گۆرانیبێژ هانیش کۆنسێرتێکمان کرد ئەو یەکەم جارم بوو لەگەڵ گۆرانیبێژە کۆنسێرتێک بکەم زۆر خۆش بوو.